لا بەرنامی چایگەلی کوردستان ئۆسڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بێت ئومێ دەکەم گشتلایەکتان لەش ساغ و تەندروستێکی باشتان هەبێت بە یارمەتی هاوکارانم بەرنمەیەکی نوێتان پێشکەش دەکەین لە بەرنامەی ئەمڕۆماندا لەسەر دوو تەوەر گفتوگۆ دەکەین تەوەری دووەمیان دەکەوێتە دواتر واتە لە بەشی دووەمدا و دواتر پێتانەڵم کەم بابەتەکە چی و گفتوگۆی لەسەر دەکەین بەڵام لە بەشی یەکەمی بەرنمەکەدا باس لەو ڕووداوانە دەکەین یاخۆ ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە یاخۆ ڕووداوی تەقینەوە کە لە ماوەی ڕابردوودا خبڵی هەفتەی ڕابردوو بەداخەوە لە شاری سلێمانی لە گەڕێکی کازیوە بەهۆی سیستەمی غازەوە تەقینەوەی ڕوویدا کە ئەوە بوو بۆ هۆی گیان لە دەستدانی 15 کەس و برینداربوونی 7 کەس بەڵام لە هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەم ڕوودا و بۆ جارێکی تر دووبارە بۆ لە شاری دهۆک کە بۆ هۆی گیان لە دەستدانی 5 کەس و برینداربوونی زیاتر لە 30 کەس. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئەم سیستەمە کە ساڵانی تریش بەکار هێنراوە بۆچی بە دیاریکراوی لەم ساڵدا و بە دیاریکراوی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ماوەیەکی کەمدا دوو جار ئەم حاڵەتە ڕوویدا و بۆتە هۆی تەقینەوە و برینداربوون و گیان لە دەستدانی لێکەوتووەتەوە. لەگەڵ ئەوەشدا کە دوێنێ بڕیارێک دەرچوو کە بە هەموو شێوەیەک دانانی سیستەمی غاز و بەکارهێنانی قەدەغە کرا لە کاتێکدا هەتا دوای ئەوەی کە لێکۆڵینەوەکان دەکرێت ئەنجامەکان دەردەچێت لە دوای لێکۆڵینەوەکانیش ئەگەر سیستەمی غاز بەکار بهێنرێتەوە دەبێت بە ڕەزامەندی بەرگری شارستانیەکان ئەم سیستەمە بەکار بهێنێت و کۆمپانیاکان کاری لەسەر بکەن ڕەزامەندی وەرگرن دواتر سیستەمەکان دانێن و کاری لەسەر بکەن. ئەمە بابەتی سەرەکی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ دوو میواندا گفتوگۆی لەسەر دەکەین. ڕائید سەرکەوت کاڕەش کە بەڕێزیان وتەبێژی بەرگری شارستانی هەولێرن بە شوێکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک سەرکەوت سڵاو لێبێت و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ ئێوەی بەڕێزیش. زۆر سپاس. بڕیار وایە کە دواتر میوانێکی تریشمان لەگەڵدا بێ ئەس بابوخکی کە بەڕێزیان نوێنەری نانۆخانەوە سەمونخانەکانن لە شاری دهۆک و لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت. کاک سەرکەوت سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم. پێشێک کە بچینە سەر ناوەڕۆکی بابەتەکە دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە لە دوای ئەو دوو ڕووداوی لە شاری سلێمانی و لە شاری دهۆکدا ڕوویدا تەقینەوەی سیستەمی غاز ڕوویدا بۆ هۆی گیان لە دەستدان و برینداربوونی ژمارەیەکی دەتوانم بڵێم ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان. ئەم دوو ڕووداوە تا چەند ترسی لە دڵی هاوڵاتیان و ئەو کەسانەدا دروست کردووە کە سیستەمی غاز بەکاردەهێنن لە چێشخانە و سەموخانە باڵەخانەکان بە شێوەیەکی گشتی تا چەند ترسیان لە دروست بووە تا چەند ڕاوێژ بە ئێوە دەکەن و پەیوەندی تا پێوە دەکرێت ڕۆژانە. بەڵێ هاوڵاتیەکی زۆر لە دوای تەقینەوەکەی پارێزگای سلێمانی تووشی ترس و دلە ڕاوچێ بۆ بە تایبەتی ئەوانەی کە لە ماڵەکانیان بەکاری دێنن چ بۆ سیستەمی شۆڤاژە چ بۆ چێش لێنانە یاخودە و شوێنە گشتی و تایبەتانەی کە سیستەمی غازی LPGیان هەیە چێسخانەکان و هۆتێلەکان شوێنە بازرگانی و پیشە سازیەکان تووشی دلە لە ڕاوچێ بوونەوە دەتوانن بڵێن بەشێکی زۆریشان سیستەمەکەیان ڕاگرتۆ و کاری پێناکەن. دوای ڕووداوەکەی دهۆک ئەم حاڵەتە زۆر زیاتر بوو و هاوڵاتیان تەلەفۆنێکی زۆر بۆ سەیتەرێ 115 ئێمە دەکەن دەڵێن ئەم زیرانەمان غازی LPG تکایە وەرن لای بن یعنی بارودۆخەکە بەڕاستی لە ناو هاوڵاتیاندا شلەژانی پێوە دیارە لەبارەی سیستەمی غازی LPG بە تایبەتی ئەوانەی کە هەیەیان. بەڵێ باشە کاک سەرکەوت هەرچەند لە پێشێکێکەشە ئاماژەم پێدا کە ئەم سیستەمە ساڵانێک کە بەکار دەهێنرێ ڕەنگە هەتا ئێستا بێگرفت بوو بێگە گرفتیش هەبوو بێ گرفتەکان کەم بوو بێت و زوو چارەسەرکرا بێت نەبوو بێتە هۆی دروستبوونی ڕووداوی گەوری لەم شێوانە. بۆچی لەم ساڵدا و بە دیاریکراوی لە ماوەی هەفتەی ڕابردوودا لە ماوەی 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژە دوو جار حاڵەتی لەم شێوەیە ڕوویداوە هۆکارەکەی بۆچی گەڕێتەوانێت کە ئێستا بەو شێوەیە حاڵەتەکان زۆرە لە ماوەی ڕابردوودا نەبووە؟ بەڵێ ئەم سیستەمە دەتوانم بڵێم لە دوای ساڵی 2016ەوە لە هەرێمی کوردستان گەشەی کرد چ بۆ ماڵانەوە چ بۆ دانانی لە ئۆتۆمۆبیل و ڕاگررتنی پێکردن بەو سیستەمەش بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەک لەوانە لێکۆڵینەوەی تەواو ورد لەسەر ئەو دوو حاڵەتەی کە لە سلێمانی و دهۆکەوە ڕوویدا تاکو دڵنیایی تەواو هەبێت لەسەر بەکانی هێنانی ئەو سیستەمە. باشە بۆ لەو ماوەیە ئەو سیستەمە ئەوها تووشی تەقینەوە بوو لەو دوو حاڵەتە ڕوویدا ئەمانە هەمووی هۆکارن و هەروەها
هەموو لە پارێزگا و ئیدارەکان کە سیستەمی بەرگری شارستانی تێیدا ئەکتیفتر بکرێت و هاوڵاتی نەتوانێت بە ئارەزووی خۆی وەستایەک بێنێ بچی ئەو سیستەمە بەستە ئەمان هەموو پێداچوونەوەی پێدەکرێت ڕێنمایی نوێ و ڕێنمایی تازە و ئەبدێتی هەموو ئەو ڕێنمایانەی پێشووتریش دەکرێتەوە و ئەوانەی مۆڵەتیشیان وەگرت هەبووە پێشتر کە کارکردن بەو سیستەمە بکەن پێداچوونەوەی پێدەکرێت لێژنەی تایبەتمەند دیاری دەکرێت لەسەر ئاستی پارێزگاکان بۆ بەدواداچوون بەم بابەتە تاکو ئەمانە ئەم ڕێکارانە کۆتایی دێت اینجا ئالیەتی نوێ بۆ بەکارهێنانیشی دەدۆزرێتەوە تاکو کەمترین زەرەری هەبێت و هاوڵاتیش تووشی زەرەرمەند نەبێت. بەڵێ باشە کاک سەرکەوت هەرچەند بڕیارێک دەرچووە کە دانانی سیستەمی غاز و بەکارهێنانی قەدەغە کراوە تا کاتێکی نادیار تا کاتی لێکۆڵینەوەکان ئەنجامەکانی دەردەچێت بەڵام ڕەنگە تا ئێستش کەسانێک هەبن یاخود بە تایبەت لەسەر ئاستی ماڵان بەکاری بهێنن کە بڵێن ئێمە لە ساڵانی ڕابردووە بەکارمان هێناوە هیچ کێشەیەکمان نەبووە ئەم ساڵیش سیستەمەکەمان کێشینی و بەکاری هێنن ڕێنمایەکانی ئێوە وەکو بەرگری شارستانی چ ڕێنمایەکتان هەیە بۆ هاوڵاتیانی کە ئێستا و سیستەمیان هەیە و بەکاری دێنن؟ بەڵێ خۆی ڕێنماییەکانی بەکارهێنانی سیستەمی غاز بەڕاستی ڕێنمایی زۆر سەلامەتن دەبێ هەموو هاوڵاتیەک کە هەیەی جێبەجێ بکات. یەک لەو ڕێنمایانەیە ئەوەی کات و پێش ئەوەی کە وەرزی زستان دێ و سیستەمی شۆفاژەکەت بەگرد دێخی و غاز لە تانچەکەت دەکەیەوە دەبێت سیانەی سیستەمەکە بکرێت. بەڕاستی ئەگەر سیستەمەکەت هەر کەمتەرخەمیێکی بنوێنی لە بەرامبەر ئەم سیستەمە یاخود کەم و کوڕێکێوی چارەسەری نەکەی بەڕاستی ینی تووشی کارەساتی گەورە دەبی. باشتر وایە ئەوانەی هەیەیان سیانەی بە زووترین کات سیانەی سیستەمەکانیان بکەن کە ئەو کەسانەی بۆیان داون ئەگەر ڕێگە پێدراون ئەوانەی کە مۆڵەتیان هەیە و بۆیان داناون با بە زووترین کات سیانەی سیستەمەکەیان بکەن تاکو دڵنیایی تەواوی هەبێت و ئەوانەی کە کەسانی ناشارەزا یاخود بڵێم کەسانی ڕێگە پێ نەدرا و مۆڵەت نەدراو لەلایەن حکوومەتەوە بۆیان باشترا سیستەمەکانیان ڕابگرن تا ئەو کاتێ ڕێنمایی نوێ و ڕێکاری نوێ دەردەچێت بۆ ئەوەی پارێزراو بن و هەم سەلامەتیش بنە ناو ماڵەکەیان. بڵێ دەست خۆش کاک سەرکەوت لەگەڵماندا بمێ لەرەوە دەچینە لای کاک ئەیاس کە بەڕێزیان نوێنەری نانەوەخانە و سەمۆخانەکانن لە دوهۆ. کاک ئەیاس سڵاو لێبێت و سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکە. دەمەوێت لە بەڕێستانە لۆ پرسیارە دەست پێ بکەم کە ئێوەکو نوێنەری ناناخانە و سەمۆخانەکان لە شاری دوهۆ پێش ئەوەی کە ئەم ڕووداوانە ڕوودا ئێوە نەتان دەزانی کە ئەم سیستەمە مەترسیەکی گەورەیە یاخود مەترسی دەبێت لەسەر کارمەندان لەسەر ئەو شوێنە کە لەو دەوروبەرەدا کە هاوڵاتیەکی زۆر هەیە ئەگەری تەقینەوەی ئەم سیستەمە و تەنکی غازی LPG دەبێت. ئێوە بۆ لە ماوەی ڕابردوودا هەوڵتان نەدا یاخود ئایا هیچ هەوڵێکتان دابوو بۆ ئەوەی کە بتوانن ئەم سیستەمە ڕابگرن؟ بله سپاس بۆەوە ما دەمێن چۆیدا ینی بەریا فڕیدۆنە بێتە پێش ینی ئەو تمۆرت مە دەنگی دیگەل ڤیددیوێت مەحازرن کە مەگەلێک جارە حکوومەتە خۆیانژی ئەف حتا کۆمپۆنیە بخۆژی ماوەگەهدار کرد کە ئەف نییە یە ساڤایە بوومە ئەم پێدی پترە ڕێنمانە سەروی ئەودیوەرگرین سەر ئەم و سیستەمی غازێ جارێ ئەم جێدیر بوون ئەم سیستەمی غازێ تەحویل بووینە غازی مەباوەری پێ نەبوو هەرچەندە بەسێ چونکی ئەفش کۆمپانیت بازرگانی هندێک بوو مەخۆشکردن گوتە من کارێکی باش دێتەکردن ئاسانکاریی باوی نەکردن لەوەش بەرە خەڵکی کەتێ بێ ڕێنمایی هەکە بەلێ مە حکوومەتە خۆ مە شەریکە بخۆشی گەلێک جارە ئاگادار کرد کو ئەف ڕێدان سودێ نەڕێدان. بەڵێ هەموو نانەوەخانە و سەمۆخانەکانی شاری دوهۆک ئەم سیستەمی غازیان بەکارهێناوە لە ماوەی ڕابردوودا یاخود زۆرن ئەو نانەوەخانە و سەمۆخانانی کەم سیستەمیان بەکارهێناوە؟ ئەوێتی سیستەمی کاتینە زیاترنش 80 سەدای حتا 90 سەدای ئەف سیستەمە نەدمینن کیوی سیستەمی بکار ناینێت ئەوێ جێ نەبیتن یعنی ئەو جێ قەینە مازن نەبیتن جهێکە گونجای نەبیتن ئەو تنێ ئەو شولکەم قەینێت بچیک هەنی چێ جێ هەبیتن کە ئەو سیستەمی شولکەتن. باشە کاک ئەیاس ئەکرێت ئەگەر جیاوازیەک بکەین لە نێوان سوودەکانی لەگەڵ زیانەکانی سیستەمی غاز لە ماوەی ڕابردوودا بڵێ وا تەسەور کراوە کە سوودەکانی زیاتر بێ کار ئاسانیەکی زیاتر بێ بۆ نانەوەخانە و سەمۆخانەکان واکە دەڵێ لە 80 بۆ 90 نانەوەخانە و سەمۆخانەکان ئەم سیستەمیان بەکارهێناوە ئەکرێت بەو شێوەیە بێ کە لە ڕابردووە سوودەکانی زیاتر بوو بێت؟
بله اگر رنما 100% بجه بینین اف شرکت درست کردن غازه و دابین کردن غازه اگر اود گل خدا نام پیجیه 100% رنما کار بینن چه کشت و چهار ناریدن معدا قدرت نبیدن اول دنیا همیه هی وقتی بغازه شد کن اروپا همیه هی حتی آسیا همیه وگرتیه بو چهارش دل هرم اینا ریدان اول ود گریت اول بو کم خمیا خدا شریکه یعنی اول بو ماه 5 ساله هندک نام پیشین دو که هر یک جارتنش سیانه نچه بره دیو چون آوام باریاب کردن تبیا بد خل اوه که شکر با خدا و کو پیدوی بردام دیو چون باریا کر با کش باری جنگی بویا کش باری معاوب سر بچویه یعنی اگر تو تصور کنی نو بین گنج کی پیره کی دا احتمال شیانت گنجی گرک قوتره شد پیره کی چاو اول 5 سال یا 6 ساله او باری هات دانان بو سیستم غاز ما خو جنگی نبو ما نرازی بو سر دام چوب داری بو نبو باشە سیانەکردن کە دەڵێ سیانەکردنی سیستەمی غازەکە دەبێت کی ئەو سیانێ بکە یاخود کێ داوای سیانەکردنەکەی بکە ئایا دەبێت ئەو کۆمپانیایی کە ئەو سیستەمی غازەی داناوە بۆ خۆی هەڵبسێت مانگان یاخود بە چەند مانگ جارێک سیانەیەکی سیستەمەکە بکات یاخود ئەوە تا خاوەن مڵکەکە یاخود ئەو کەسەی کە خاوەنی ناناوخانە و سەمۆخانەکانە داوا بکات کە کۆمپانیا بێت یاخود کەسێکی شارەزا بێ سیانی سیستەمەکەی بکات باش اول یکی شخصا تجارت او کسی پاره ورد گریتن او دیدی چونا گرانتیه کردن اول یاسا بازرگانیه یعنی کی مفاداره او دی گرانتیه دادن میشش برکو کمپانی مفاداره بلا تونه چاویل هنده نبیتن هانو که یکیش بندید ما و کو نام پیشت گل خدا نشریکه یکیش بندید ما او کو ما یا سریم زاگیریم یا گوتی اگر تو 40 روزا جاره که غازه نداگیری ور نگیری ما موافقه ام تانکتا را کن و بدین کسا گیدی بس من چه خالت دانه دیدن بندی دا گفتم من اگر چه روزا جاره که تو قبیل نکی از مسیانی نه هر سیانی ناکن و از وقت که من گناه کمپانی راستیش باره که گران هل گردید دیگه به در حقیقی باری هل رابطن کەواتە دەتوانین بڵێ کەم تەرخەمێکە لە خاوەنی نانەوەخانە و سەمۆخانەکانە کە دەبێ ئەوان داوا بکەن بۆی کە سیستەمی غازەکان چەک بکەنەوەنە بۆی کە بە دوور بن لە هەر حاڵەتێکی نەخوازرا و لەم حاڵەتانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوویدا راسته اگر خدای نام پیشی کم ترخمی نکرد اگر زنگ و متاسیدار پیوند گردن اگر یه بخم بیتن اکید در ایدان تو ساینه پیش بس تو تصوران دبکه من هندک یعنی من خلق مجواگه که مخابنی بشی هم خمش خزان خونه را گرده چه خمش کار خورا گردن بجا اف باری و سایگران شریک هر گرتی بلا توقعان دکر با که کسی که دی بخم بیتن یعنی 5 سال جاره که تو سیانی نکی أنا زون تدب شو غازات بوباي شو زوني أف غازات تأمين حاضر بوباي أم سيستمي غازي كا لإستادا رايجيراوا کاگەیاز جێگرەوەی ئەوە چی دەبێت لە بەکارهێناندا بۆ نانەوەخانە و سەمۆخانەکان کاوان پێویستێکی زۆریان بە بەکارهێنانی غاز هەیە ڕۆژانە ئەە بۆ ماوەی درۆژنە بەردۆم ئەسید کە لە قۆیم قۆمێ دووکێ ڕێنمایە وەردگرم ڕاستاخۆ ئەوت بێژت جارێ ji ber ku hikûmeta herêmê ev sîstema rawistandiye qinîneyên biçîk şol bikin kompanî têtin ji dumekaberî tankî qot ketin û qefîsa texîtê û piştîn em qîneyet biçîk şol dikin bû mayê saetekê têramet dikin jî 2 saeta têramet dikin em carê xwe gunjandineka basît gelû dikin bû mayê heftiyekê heta hikûmet bedîlekê bimebînin بدیلی ویژه از تصورت کم گاز بیتن باش تره کو حکومت خود گازی کرده خودان اگر بدل کرده اگر بدل کرد بلا گاز بیته و وی مرجی که حکومت هاری کار نام پیشا بیتن بشه که حکومی بدته اگر خو هزار ترجیبم مانگانه بشه که بدته یه نام پیش بکردم سعر حکومی بەڵێ لە کاتی ئەم گۆڕانکاریە کە ئاماژت پێدا کاگەیاز ئەو کاتە بارگرانی بۆ سەر نانەوەخانە و سەمۆخانەکان دروست نابێت یاخودۆتە ئەرکیان قورس نابێت بەم شێوەیە کار بکەن بله بله باروانه قرص بوی بچه که بس با اوجی حسناگن ریدان بین ریدان دل راکی وانا بخود گل خزانت وانا گل خدانت بیناد گل جیران دورو برا تقبل آفت کن ام بیشتر بله ام درین ما بجینن باشتر و اوجی چاوی والند یک بیتن آموزگاری آب کردن شیرت لب کرد و زاین چاوا اف شوله که وسای زخم کو غاز
نابێت هەر کەسێکش مۆڵە خۆڕابی فڕناکێ بەگەتن ئیجازێ بدەنێ یان هەر کەسێکێش مثلا قوتابخانە دەرنەچوو بێتن کاری ناپێژی بکەن تەویا بێت ئەوژی داخل دەوراتێت یەت ئامۆژگاریە ببێتن یەت ئانجی بەدە ڕێنمایەت ئیتفاایی وەرگریتن. بەڵێ دەست خۆش کاگەیاز لە کۆتاییدا ئەگەر دواوەتی خۆت یاخود چ پەیامێکت هەیە هەم بۆ لایەنی پەیوەندیدار و حکومەتە بۆ هاوڵاتیان و ئەو کەسانش کە سیستەمی غاز بەکارهێنن. پەیامە من بۆ حکوومەتە رێمیجارێ و بۆ تەوای جیواکی ئەگەر ئەول لەسەر ئاستێ مەزن ئەگەر کۆمپانیەکە ڤی حەجمی داخلی بازاری بوو و جارێ ئەوەک ڕێبەریە بەرگریە شارستانی ڤی حالەتی ڕازی نەبوون مادام ئەم بێژم غەزبن عنی شەریکە ڕێبەریە داخل بوو تڤیا بێت بێجارێن ما ئەبخۆشی بکار بینێت ما فێر بکە چاوە کارگەین پاشی چولی دەدەفمە یعنی نه ما هەرە کار بکە و تۆ وەختی خۆ ئەبەر چ ساڵ دنیای دانین ئەگەر تڕێن ما نەوەگیری ینی بەریا شوێدیشی متگەل هەندێک برادایەت مە ئەوروپا داخەفت وتی حتی خانیت مەژیش بلی جێ کارت مە کۆمپانیە دروستکردنا غازێ هەر دوو مەهاجارێکی تێن فەحسا خەمیت کەنەبە. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاگەیاز زۆر سپاس مادومان کردی سپاس بۆی کە بەشداری بەرنامەکە بووی سپاس بۆ ئەیاس بابۆخکی کە بەڕێزیان نوێنەری نانۆخانە و سەمۆخانەکان بوون لە دهۆک و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆک و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. کاک سەرکەوت ببوورە کەما بەجێمان هێشت یەگەڕێمە لای بەڕێزت لە دوێنێ و پێرێ کە بڕیارێکی نوێ دەرچوو لەسەر ڕاگرتن و بەکارهێنانی سیستەمی غاز و دانانی سیستەمی غاز. ئەم ڕەزامەندی کە باز دەکرێت دەڵێن ئەگەر بێت و کاریش لەسەر بکرێتەوە دەبێ ڕەزامەندی بەرگری شارستانی وەربگیرێت ئەو کاتە سیستەمی غازدا بنرێت و بەکار بهێنێت. ئەم ڕەزامەندیە چۆن وەردەگیرێت؟ ئایا سیستەمی غازەکە کە ئەو کۆمپانیایی کە جێبەجێکارە هەڵدەسێ بە دانانی سیستەمەکە دەبێ ئەوە ڕەزامەندی وەربگرن یاخود خاوەن مڵکەکە خاوەنی چێشخانە بێ یاخود خاوەن ماڵ بێت دەبێ ئەوان ڕەزامەندێکە وەربگرن لە ئێوە. بەڵێ ئەمن پێشتر باسم کرد وتم ئالەتێکی نوێ دەدۆزرێتەوە بۆ ئەم بابەتە لە پارێزگاکان ئێستا لێژنەیەک دادەمەزرێت لە پارێزگای هەولێر هەموو نوێنەری لایەنەکانی تێدا نەوت و کانزاکان شارەوانی بەرگری شارستانی سامانە سروشتەکان ئەمانە هەموو ئەندام دەبن ئەو کاتە هاوڵاتی کە بیوێت سیستەمی غازی LPG لە ماڵەکەی دابنێت ئەو کاتە دێت داوا دەکات لەم لیژنەیە کە ڕەزامەندی وەربگرێت بۆ دانانی ئەم سیستەمە لە بە هەمان شێوە دەتوانین بەو شێوەیە ئەو کەسانەی کە مۆڵەتیشیان نییان ئەو کەسانەی کە لابەلا وەستان بە تایبەتی وەستای ئێرانی ئیش دەکەن ئەمانە ناتوانن ئەو کاتە ئیش بکەن لەبەرەوەی ئەو هاوڵاتی کە داوای دانانی سیستەمەکە دەکە دەوێت ڕەزامەتی حکوومەت وەربگرێ حکوومەت کار ببەست تەنها ڕێگە دەدا ئەو کەسانەی کە مۆڵەت پێدراون لە وەزارەتی ناوەخۆ کە ئەم کارە بکەن ئەوانە دادەنێن بزانن سوودی ئەم بابەتە چێ بۆ هاوڵاتی کاتێک کە کۆمپانیایەکی ڕێگە پێدرا و ئەم سیستەمە دادەنێت هەموو مەرجەکانی سەلامەتی لە وەزارەتی ناوەخۆ لەسەر ئەو کۆمپانیایە دانراوە یعنی ناتوانێت بە ئارەزووی کڕیار کەم تەرخەمی یاخود سیستەمەکە بە ناجێژیری و بە ناتەواوی بۆ نمونە سیستەمی غاز دیتێکتەرەکە دانەنێ یاخود سیفتی ڤالڤەکان کەمتر دابنێ یاخود موادێکی خراپ لە بەکارهێنانی سیستەمەکە بۆ لەبەرەوەی ئەگەر هەر هەلەیەک ڕوو بدا یاخود هەر چێک گرفتێک و ڕووداوێک ڕوو بدا حکوومەت لە کاتی لێکۆڵینەوە بە تایبەت بەرگری شارستانی ئەو کاتە ئێمە دەزانین چ کۆمپانیایەک دایناوە و کارەکەشی چییە ئەو کەسێک ئەو سیستەمەی داناوە کەم تەرخەمی نواند بێ دەبرێتە بەرامبەر یاسا و لێپێچینەوەی یاسایی لەگەڵ دەکرێتە وە لە هەموو دنیاش هەر وایە سیستەمی غاز سیستەمێکی زۆر هەستیارە سیستەمێکە هیچ هەڵە قبول ناکە بۆیە دەبێت لە ژێر چێفی حکوومەت و لایەنی پەیوەندیدار بێت لە ژێر کێفی بەرگری شارستانی بێت تاکو بەرگری شارستانی مۆڵەتی پێنەداد ئەو شوێنە ناتوانێت ئەم سیستەمە دابنێت. لە ماوەی ڕابردوودا ئەو کۆمپانیانەی کە مۆڵەتیان هەیە خوتەوانی کەنیانە هەوڵاتیان کاتێکە خۆیان داوایان کردووە سیستەمی غاز لە ماڵەکانیانە دابنێن لە ماوەی ڕابردووە هیچ کات ڕاوێژ بە ئێوە کراوەکو بەرگری شارستانی بێگومان بە دوو شێوە ئێمە چاودێری ئەو شوێنانەمان کردووە کە ئەوانەی سیستەمی غازیان لە شوێنەکانی یەکەم کاتێکە بۆ نمونە
هۆتێلێک ساڵانە یا مۆتێلێک چێشتخانەیەک شوێنێکی بازرگانی شوێنێکی پیسەسازی ساڵانە مۆڵەتی شوێنەکەی مۆڵەتی کارکردن نوێ دەکاتەوە دەبێت بێ سەردانی بەرگری شارستانی بکات بۆەوەی ئێمە بچین دڵنیایی لە سیستەمی سەلامەتی بەرگری شارستانی لە شوێنەکەدا ببینەوە بۆیە ئەو کاتە سیستەمی غازەکەش لەگەڵ پشکنینەکە سیر دەکرێت و چێک دەکرێتەوە چونکە ئەو کەسێک کە مۆڵەتی لە لای ئێمە هەبێت بۆ نوێکردنەوەی مۆڵەت دێخۆی دەزانی سیستەمی غازەکەشی پێویستی بە مۆڵەتە ئەمانە هەمووی چاودێری کراوەوە شوێنە گشتیەکان یاخود ئەوانەی کە وتم داوای مۆڵەت دەکەن بەڵێ ئەوان ئاگداری ئێمە دەکەنەوە سیستەمەکە بەڵام ئەوەی هەیە ئێستا ئەو گرفتەی هەیە ئەوەی کە ئێستا ئێمە ئەم وای کردووە ئەم کێشانە دروستبی گرفتی سیستەمی غازە کە لە ماڵان هاوڵاتی خۆی دایناوە. بەڵێ باشە کاک سەرکەوت هەر لە چوارچێوەی بەکارهێنانی غازدا پێم خۆشە باسێکیش لە بتڵی غازی ماڵام بکەین کە ڕێژێکی زۆری ماڵان بتڵی غاز بەکاردەهێنن ڕێنمایەکان بۆ ئەوان چی دەبێت ئەوان چی بکەن یاخود چۆن مامەڵە بکەن چ لەوەی کە ئاگاداری ئەو بن کە ڕووداوێکی نەخوازرا و ڕوونەدا لە کاتێکیشە ئەگەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا چۆن مامەڵە بکەن و چۆن بتوانن کۆنتترۆلی بابەتەکە بکەن. بەڵێ غازی ماڵان کە پرۆوان و بیوتانە ئەم غازە شەر بەشێکی لە سیستەمی غازی LPG لە ناو غازی شل هەیە بۆیە هاوڵاتی دەبێت ئەمەش وەکو غازی LPG بەوریاییەوە هەڵسوکەوتی لەگەڵ بکاتە لە ماوە ڕابردوو زۆر ڕووداوی ناخۆش بەهۆی غازەوە ڕوویداوەکە و غازی کە ئێمە لە ماڵان بەکاری دێنین ئەم غازە باشتر وایە لە ناو چێشتخانە نەبێت بە سۆندەی تایبەتمەند ینی سۆندەی غاز بگوازرێتەوە بۆ ناو چێشتخانە و قفلیشی هەبێت لە ناو چێشتخانە تۆ بتانی بە بەدەستی هەدەوی بیگریەوە و بیکەیەوە بۆ ئەوەی سەلامت و ئەگەر بۆنی غاز کرا مەرز نییە لەو غازی پرۆبان و بیوتانیان بەڵکو غازی LPGش نابێت بە هیچ شێوەیەک کاتێک کە بۆنی غازت کرد دەستکاری هیچ شتێک بکرێت لە ناو ئەو ماڵە بۆ نمونە سویچ کارەبا یاخود بتەوێت پانکەیەک پێ بکەی بۆی ئەو هەوایە یعنی دەرگا و پەنجەر نابێت تۆ هیچ دەستکاری شتێک بکەی لەبەر ئەوەی لەوانەیە لە کاتی دەستکاریکردنی هەر شتێک شەرارەیەک دروست بێت و تەقینەوە ڕوو بدات ئەمانە هەمووی ڕێنمایی تایبەت بەخۆی هەیە دەبێ ئاگدار بن باشترین شتیش ئەوەیە کاتێک کە بۆنی غازت کرد سەرچاوی سەرەکی غازەکە بگیرێتەوە ئەو کەسانی لە شوێنەکەنیان لە ناو مالەکە نەبستنە دەرەوە. بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک سەرکەوت زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و تەواوی ڕوونکردنەوە ڕێنمایەکانت بە هیوای لەش ساغی و تەندروستێکی باش بۆ بەڕێستان ماندوو نەبن بە هیوای ئەوەی کە هەمیشە سەلامەت بن لە کارەکەتانە سپاس بۆ سەرکەوت کاڕەش کە بەڕێزیان وتەبێژی بەرگری شارستانی هەولێرن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو دەچینە لای راپۆرتێک و دواتر لە بەشی دووەمی بەرنامەکە لەگەڵتان بەردەوام بین. سڵاوتان لەبێم کاتتان باش دیارە لە سەرەتای ساڵی تازە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کێشەی ژینگە پارێزان دروست بە بەهۆی ئەوەی کە پارەی پێویست یاخود موچەکان نەدراوە بە ژینگە پارێزان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بایکۆتی کارەکەیان کرد ئەوە بوو بەدوای ئەمە سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی و مەکتەبی دارایی و ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە بەردەوامی هەتاکو ئەم کاتە هاوکاری بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی ڕاپەڕینی کردووە بۆ چارەسەرکردنی کێشەی ژینگە پارێزان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین من گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ کاک ڕێباز یاریدەدەری گشتی یاریدەدەری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی ڕاپەڕین کاک ڕێباز سڵاو لێبێگە بیتی ئێرە هەم کاتت باش ئەگەر زانیاری مام دێ لەسەر هاوکاریەکانی یەکێتی بێگومان لە سەرەتای دروستبوونی کێشەی ژینگە پارێزان یەکێتی پاڵپشت و پشتیوانی ئێوە بۆ چارەسەرکردنیان بابەت طبعا هەر لە بیدایەتی ساڵی 2022 کێشەی موسەما بۆ پەیدا بوو بۆ کرێکارەکان هەروەها بۆ خودی پرۆژەکە بەڵام هەر خۆشبەختانە هەر لە سەرەتاوە ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار بوون مانگانە بڕێی 160 پارەی پرۆژەکەیان داوە بە کۆمپانیا بۆ دابینکردنی پارەی بڵێن کرێکارەکان ئەمە هەر لە سەرەتاوە هاوکار بوون مانگانە ئەم بڕیان دابین کردووە کە نزیکەی 300 ملیۆن بووە
طبعا ئەم پرۆژەیەکی استراتیزیە، پرۆژەیەکی گرنگە، پرۆژەیەکی بەردەوامیشە و ماگانەیە. بۆیە پێویستە ئەم پرۆژێ لە بودجەکەی لە بنەڕەتدا چاک بکرێت. ئەم پرۆژێ ئێستا کە ئیدارەیەکەتی هاوکارمانە و بەردەوامی پێدەدا، تەنها ئیدارە پێدانێتی تاکو ئەو کێشەیە لە بنەڕەتدا چارەسەر دەبێت. ئەگەر پێویستە ڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان خەمێک لەو ئیشە بخوا و لە دابینکردنی ئەم بودجێ، چونکە بەڕاستی لە ئێستادا حکوومەت توانای نێت بۆ دابینکردنی لە سنووری ئیدارە ڕاپەڕیندا، توانای دابینکردنی نیە. تەنها ئەوەی کە ئێستا دەکرێت ئیداری یەکێتی نیشتیمانی کوردستان ئیداری پێدا و بودجێ بۆ تەرخان کردووە. کاکرێبەزەکە پێمان بڵێ ماوەکانی ڕابردوو ژینگە پارێزان بایکۆتی کارەکان کە زبڵ و خاشاکەکی زۆر کۆبەوە. ینی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە چی بکە؟ طبعاً هەر بۆ زانیاری بەڕێستان ئەم خۆڵ و خاشاکەی کە ناوچە کۆ دەکرێتەوە ڕۆژانە 450 تن بۆ 400 تەنە بە پێی ڕۆژ دەگۆڕێ، ینی بڕێژی زۆر گەورەیە. هەر ڕۆژێک کە ژینگە پارێزان مان بگرن و کۆمپانیا ئیشی خۆی نەکا، ڕێژەیەکی زۆر لە زەبڵ کۆ دەبێتەوە لە کۆڵانەکاندا، لە سەرجادەکان، لە گەڕەکەکاندا. بۆیە ئەم پرۆژەیە پێویستە چارەسەر بکرێت بە دابینکردنی بودجەیەکی تایبەت لە حکوومەتی هەرێمی کوردستان، نەک لەسەر داهاتی ناو ئیدارەکە بێ یاخود لەسەر داهاتێک بێت کە دیار نەبێت. پێویستە حکوومەت بە تایبەت لە هەولێرەوە ئەومان بۆ دابین کە پارەی ئەو پرۆژەیە بەجیابێ و نابێت بکرێتە سەر داهات. ینی بە بەردەوامی سەرۆک باڵ تاڵبانی و یەکێتی هاوکار بوو؟ بەڕۆست سەرۆک باڵ جەلال تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار بووە هەر لە یەکەم ڕۆژەوە تاوەکو ئەمڕۆژ کە قسەی تیا دەکەم هاوکار بووە تاوەکو ئێستا پارە دابین کراوە لەلایەن ئەوانەوە، بە دڵنیایەوە زۆر هاوکار بووە. دەستخۆش بە کاکڕێباز، زۆر سپاس بۆ زانیاریەکانت. وەک باسی کرد لە سەرەتای دروستبوونی کێشەی ژینگە پارێزان لە سنووری ئیدارەی ڕاپەڕین، یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆک باڵ جەلال تاڵبانی هاوکاری تەواوی شارەوانەکانی ڕاپەڕین کردووە بۆ چارەسەرکردنی گرفتی ژینگە پارێزان لە سنووری قەزایڕانیە. بەڵێ بەڕێزان، ئەوەی کە بینیمان هاوکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکیەتی بوو بۆ کەرتی ژینگە و ژینگە پارێزی. لەم بەشەی بەرنامەکەدا هەڵبەت کە یەکێتی نیشتیمانی کوردستان جێگا دەستی لەسەر سەرجەم سێکتەرەکان دیارە، بەڵام لەم بەشەدا زیاتر باز لە هاوکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکیەتی دەکەین بۆ کەرتی تەندروستی و بە دیاریکراوی کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. هەر بۆ مەبەستەش عوسمان محەممەد کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گەشتی تەندروستی ڕاپەڕینن بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک عوسمان سڵاو لێ بێت و بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. پێشەی کە بچینە سەر بابەتی هاوکاریەکان، پێم خۆشە باسێک لە کەرتی تەندروستی و سێکتەری تەندروستی بکەی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین، بزانی کەرتی تەندروستی لەو سنوورەدا ئێستا چۆنە و لە چ دۆخێکدایە. سڵاو بۆیەوە بەیانیتان باش، سپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان، دەستان خۆش بێ بۆ ڕاپۆرتە. هەڵبەتە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین لە ئیدارەی ڕاپەڕین پێک هاتووە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین و 7 نەخۆشخانە، 18 مەڵبەنی تەندروستی و 76 بنکەی تەندروستی لەگەڵ 13 سنتەر کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕینە. خزمەتگوزاری تەندروستی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە ئیدارەی ڕاپەڕین پێک هاتووە لە ئیدارەی ڕاپەڕین 2 قەزا و 9 ناحیە و ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 500,000 کەسە. خزمەتگوزاری تەندروستی لە ڕێیان بەڕێوەبەرایەتیەوە پێشنم بە هاوڵاتیان بکرێت. بەڵێ باشە، ئێستا گەر باسێک لە هاوکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی بکەین بۆ کەرتی تەندروستی لە سنووری ئیدارەی ڕاپەڕیندا، چ لە ماوەی ڕابردوودا چ ئێستا هاوکاریەکان چی بوون، چیان کردو بۆی کە خزمەتێکی زیاتری هاوڵاتیانی ئەو سنوورە بکەن؟ ئەوەی ڕاستی بێ لە کۆتایی ساڵی 2019 لە سەرەتای هاتنی نەخۆشی کۆڕۆنا کە نەخۆشیەکی جیهانی ڤایرۆسی بڵاو بووە، لە سنوورەکە ئێمە بەڕاستی ئێمە شوێنێکی پێویست تایبەتمان نەبوو بۆ چارەسەرکردن و داخلکردنی نەخۆشانی کۆڕۆنا. هەڵبەتە لەو سنوورە دوای گفتوگویەکی زۆر لەگەڵ حکوومەتی خۆجیەی سنوورەکە و لەگەڵ تەندروستی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین بڕیاررا بە دروستکردنی نەخۆشخانەیەکی سەد بێدی لە ناحیەی چوارقڕنە لەلایەن هاوڵاتیانەوە. طبعاً بە شێوەی خێرخوازی خزخانەکە دروست کرا، بەڵام بەڕاستی یعنی نەتوانرا بودجەیەکی پێویست
ینی بۆ تەواوکردنی ئەو نەخۆشخانەیە لەلایەن هاوڵاتیان دابین بکرێت لەبەرەوەی بودجەیەکی زۆری پێویست بوو. لەبەرەوە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیدارەی گشتی یەکێتی هاتنە سەرخەت سەردانی مەیدانی سنوورەکەیان کرد. بڕەپارەیەکی یەجگار زۆریان تەرخان کرد بە مەبەستی تەواوکردنی بینای نەخۆشخانەکە و کڕینی پێداویستیەکانی بڕی پارەکەش لەو کاتەدا 900 میلیۆن دینار بوو. کە خۆشبەختانە ینی بەو بڕەپارەیە مەتوانین بە نەخۆشخانەکە تەواو بکەین و فریایەوە بکەوین کە نەخۆشیان تێدا داخل بکەین و چارەسەری نەخۆش بکەین و ینی گیر و گرفتێکی تەندروستی لەو سنوورە بۆ هاوڵاتیان دروست نەبێت. باشە کاک عوسمان لە دابینکردنی شایستەدارایەکان بۆ خۆبەخشان لە کەرتی تەندروستی یەکێتی نیشتیمانی کوردستان چ ڕۆڵێکی هەبووە تا چەند توانیوەتی شایستەدارایەکانیان بۆ دابین بکات؟ طبعا لە ڕاستیدا ینی لەو کاتەدا نەخۆشیەکە ئەوەندە جێگای مەترسی بوو ینی تا کارمەندانی تەندروستیش پزیشک و کارمەندانی تەندروستی ینی زۆر بەقورسی دەتوانرا بچن بۆ ناوەندەکانی تەندروستی بەمبەستی چارەسەرکردنی نەخۆشەکان بەڕاستی. بەڵام ئیدارەی خۆجێیی و بەڕێوەبرایەتیشی تەندروستی ڕاپەڕین بە هاوکاری ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە توانە مادەیەکەی خستە ئەستۆی خۆی بۆ وەکو هاندانێک بە بەردەوامی ینی تاوەکو ئێستاش لێگە بەردەوامی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیدارەی گشتی و سەرۆک پاڤڵ و شاناسخان خانمی یەکەمی عێراق ئەوان لەسەر خەت بوون بە دائیمی بۆی هاوکاری بەردەوامی ئێمە بکەن بۆ چارەسەرکردنی نەخۆشان بە هاندانی کارمەندان. طبعا بڕی هاندانەکە ینی لەو کاتەدا یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەی گشتی جگە لە 900 میلیۆنەکە 230 میلیۆن دیناری کێشی وەکو هاوکاری بۆ سنوورەکەی ئێمە ناردووە بە مەبەستی هاندان و هاوکاری و پێداویستی بۆ نەخۆشانی کۆڕۆنا و بۆ کارمەندانی تەندروستی. باشە جگە لە خزمەتگوزاریە تەندروستیەکان بە شێوەی ڕاستەوخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی کردنەوەی خولی هۆشیاری تەندروستی و ئەنجامدانی هەڵمەتی تەندروستیدا چ ڕۆڵێکی هەبوو لەو سنوورەدا بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی؟ لە ڕاستیدا ئەوەشمە بیر نەچێت ینی ڕێکخراوی مام ینی بە بەردەوامی لەسەر خەت بوو بە مەبەستی دابینکردنی دەرمان و پێداویستی پزیشکی و مەوادی خۆپارێزی. ئەلبەتە ئەوان بە بەردەوامی نوێنەریان لە حزوریان هەبوو ینی لای ئێمە بۆ هاندان و وشارکردن و ینی پێداویستی پزیشکیەکان بۆ سنوورەکە دابین بکرێت. زۆر سوپاسیان دەکەین بەڕاستی یاری ئەمە دەکرا و دەتوانرا ئەو شتا ینی لەلای حکوومەتەوە دابین بکرێت. بەڵام لە کاتێکدا کە حکوومەت نتوانێت ئەو پێداویستیانە دابینکە خۆ ناشکرێت 500,000 کەس لە سنووری ئیدارەی ڕاپەڕینی هەمال بکریان نتوانرێت نەخۆشخانەیەکی پێویستیان بۆ دابین بکریان ماوادی پێویستیان نەبێ بەمبەستی چارەسەرکردن ئەمە کردیان ینی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیدارەی گشتی یەکێتی ئەو بڕەپارەی تەرخان کرد کە لە کاتێکدا دەکاتە ملیارێک و 130 میلیۆن دینار کە ئەمە دەکرا ئەو بڕا ینی ئەوە ئەگەر بڵێن بەڕاستی ئەوەی کە پێویستمانە حکوومەت کردبای دەکرا ئەو پارە ئیزافەیە لە فراوانکردن ینی لە درێژەدا لە فراوانکردنی کەرتی تەندروستی لە هاندانی زیاتری پزیشک و کارمەندانی تەندروستی لە هوشیارکردنەوەی زیاتری هاوڵاتیان ینی بۆ بەستێکی خزمەتگوزاری باشتر بەڕاستی تەرخان کرا بە. باشە کاک عوسمان مەبەست لە ئەنجامدان و دابینکردنی ئەم هاوکاریانە بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین چی دەگەێنێت یاخود چ پەیامێک دەگەێنێت؟ ئایا تەنها هاوکاریەکە یاخودەوە تا نیشاندانی خەمخۆری و دڵسۆزی و هەستکردن بە بەرپرسیارەتیە؟ لە ڕاستیدا ینی سنووری ئیدارەی ڕاپەڕین سنوورێکی بەرفراوانە حەق و مافێکی زۆری بەسەر شۆڕش و حکوومەت و ئەوانەوە هەیە و پێویستی بە خزمەتگوزاری زۆر زیاترە. بەڵام لە کاتێکدا کە ینی وەزار حکوومەت ینی وەکو پێویست ئاوڕێری نەداتەوە ناچارەیەکی نیشتیمانی کوردستان ئەو ئەرکە ئەو خەمخۆریە ئەو پشتیوانێک گەورەیەکە بۆ سنوورەکەی خۆیەتی هەیەتین خسوێتە سەرشانی خۆی. ینی لە کاتێکدا وەکو باسم کرد ینی پێویست بوو بەڕاستی ینی ئەو شتە ینی ئەو ئیشە حکوومەت کرد بێ بەڵام یەکێتی وەکو خەمخۆریەک وەکو ینی وەکو بەرپرسی یەکەمی گیانی هاوڵاتیان ئەو ئەرکە گەورەی خستۆتە سەرشانی خۆی. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک عوسمان زۆر سوپاس مادوومان کردی. سوپاس بۆ عوسمان محەممەد کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕینن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سوپاس بۆ ئێوەشکە تا ئێستا بینەرما بوون کاتێکی خۆش بۆیەوە خواتان لەگەڵ.